اف برنامه نهاتی سپونسر کرن به پشگیری هەواڵ و هەفپشک وەزارەتên جۆیس مەیر. تو ببەرەکەتە باوەریە ڕزگار بووی. ئەڤە دیاریە خودەیە. نەجی بەرکاریە کو مرۆڤ خۆ پێمەزن کات ئەو بەرەکەتە بڕێکە پاوەریە تێت. هەر تشتێ ئەمش خودێ وەرگرین دێب هەمان ڕێک بوومە ئێت بەرەکەتش باوەریە تێت. باوەری ئەمە بخودێ یانجی باوەری مە بسوزێنوی نە ئەو تشتە ئەوێ کو دشێت بەرەکەتە خودێ بکڕیت. بتنێ ئەو دەستەیە ئەوا دشێت وان بەرەکەتە وەرگریت. ئەو بەرەکەتە خودەیە و ئەو نیعمەتە بتنێ دشێت خێراویش گیانەمەدا زێ دەکات. کەسێکش مەهند باش نینە کوژە هەژی وان تشتا بیت ئەڤێن خودێ داینێ و پێدوی ناکات ئەف چەندە وەلمە بکات کو ئەم هەز بە بێزاریش خوو بکەین. بەلێ پێدویە ئەف چەندە مەوە کەسێت دڵخۆش بدانێت دباشیە خودێدا ئەو نیعمەتش باوەریە تێت. دباشە تو دبێژی خوزی من پیچەک باوەڕ هەبە دێ باشە ڕاستی ئەوە هەر کەسێکیدا بەهرەکش باوەریە هەیە. نەمارم یە بەشی 12 هەر زەلامەت هەر ژنکەک هەر کوڕ و کچەک باوەریە هەی. تە باوەریە هەی تە هەندە باوەریە هەی کو دشێ هەر تشتێکی پێدوی بیت ژیانە تەدا بکەی هەر دەمێکیدا بیت بێژن من باوەری هەیە. نوکە ڕەنگە باوەریە تەیە لاواز بیت چونکی چێت بیت کەم هاتبیتە بکار ئینان. چێت بیت تو بتنێ باوەریە خۆت بوارێن دی دیاری کری بکار بینی. بودەمەکی درێژ ئەو باوەریە من بخودێ هەبوو. من بتنێ دوان بواراندا ڕاهێنان پێتکردن بۆ لێبووری ناگونە هێن من بۆ هیڤیا من کو ڕۆژەکێ بچمە بە حەشتێ. من نەزانی کو ئەس دشێن فێ باوەریەت بوارێن دیتر گیانە خودە بکار بینم. تەنینە چونکی تو ناخازی هەکەتە بە باوەری خاست تو دێ وەرگری. پێلن ئەزنوکە بێژم کو تو دشێ هەر تشتێکی و هەمی تشتاش خودێ بخازی. تو نەشێ گەلک تشتاش خودێ بخازی تو دبێژی دێ باشە با هەکە مندا خازیە تشتێکی خەلەت کرد دێ باشە تو بدەزڤە ناینی. ئەفجا تو زانی پێدوی ناکات ئەم خوێ چەندێڤە مژیلکەین دێ باشە پاچەوە هەگە ئەس چەوە هەکە ئەس چێ نەبیت فێ تشتیش خودێ بخازم. ئەو ژی وێ تشتی نادەتەتا کو هەندێک تشتێن دیارکردی هەنە ئەنجیل بێژی تەما کو ئەم دشەین وانە بخازین. بەلێ گەلک بوارێندی ژیانەمەدا هەنا کو دبێ هاوتاو دیارکردی و تایبەتن بژیانەمە بخۆ. ئەنجیل نابێژیت تەکیش ژنێ بۆ خۆ بینە نابێژیت تەتا کەنگی تو دشەی تڕۆمبێلەکانی بکڕی بەلێ ژیری ێدەدەتەتا. ئەفجا هەکە تو دیف سەرکردایەت یا ڕەحا پیرۆز بچی ئەم دێ بدیف تێگەهێشتنێ بەچین ئەم دێ ئێتیکارە خۆل خودێکەین و داخازە هاریکاری ێژێکەین دێمە بتمامی ژیانەکە سەرنجڕاکێش هەبیت تو دبینی. من نەزانی کو ئەس دشێن باوەریە خۆ بوو سەرکەفتنێ لەسەر ڕابردوویە خۆدا بکار بینم. من وەسا هەزرد کرد کو ئەس تێدا ئاسێ بووم دباشە ئەس توش بوویە ئەستیغلالێ بووم دباشە ئەس ئێدی خۆبش بەرەکەتیە ئەستیغلالێ نادانم چ جارە تو چ جارە نەشەی بێژیە من ئەس توش بوویە ئەستیغلالێ ما چونکی ئەس توش بوویە ئەستیغلالێ نیم. ئەس کەسێکانی مەد مەسیحیدا و ئەزا بەرەف سەرکەفتنێ بەچم هەرچ بسەرێتەدا هات بیت. من دوێت ئەستە پاڵدام کو تو خۆش هەر جوورەکە توش بوونە ژیری ڕزگارکەی ئەم نەشین کەسێن توش بوو بین. هەمان دەمدا مە بەوێت ببینە کەسێن نید مەسیحیدا هەکە ئەم هەروەکی کەسێکی زیان پێکەتی ماین. ئەفجە تە باوەری هەیە مە چ کار دوێ ویزارەتێ ڤەکردبن هەمی بە باوەریە تمام بوون. تە بڕاستی چه هێزر نینن کو بگشتی ئەس نەش هەژی مەوێت چەندێ بکەم ئەڤە تشتێکی هێستیریە تشتێکێ بکەنیە. ئەفجەش بەروێ چەندێ ئەس وێت زانم ئەس وێت زانم ئەس وێت زانم ئەس وێت زانم ئەڤەش خودەیە. جبر هندد ناما کۆرنتۆس 1:27 بێژیت کو خودێ بمەزڤە لاواز و بێمێشکێت دنیای هەڵبژێریت بۆ تێکدانە عەقلەمەندا وێدڤیە عالەم تەماشە بکە تو بێژیت ئەف چەندە چێ نابیت چڕێک بوونینن چڕێک نینن کو تو وێ چەندێ بکەی پاشیت هێرید عالەم ببینیت کاچەوە ئەف تشتە تێنەکردن پڕێکاتە. ئامین جبر هەندێ بتەنێ خودێ دشێت متمانێ بدەت پرسیارش خوب کە کا چەند کە ساڵتە نێرینە هزر کریە چڕێک نینن کو تو بشێ خوب گهۆری. تە چڕێک نینن کو تو بشێ وێ چەندێ بکەی. بەلێ دەمێت تو باوەڕیا خۆب خودێت ئینی تو یەوێ تشتێت بکەی دێ باشە من ji dil çi plan nebûm ku ez amojgariya mesajek li ser baweriyê bikem divê heftiyê de. Birastî min hizra xwe divê hemî de kir demê ez ser kursîka xwe dirêniştim da ku çapterekê bixînim. Ez jî kitêba filîmon bû ez hatima ayeta 22 من وەسا هەز کرد ku cureke teqînê di nav min de çêbû
پاشی من وەسا هەزر کرد ئەس دێ هەندێک مەسەجاتێکان بەسەرکە چاوە باوەڕی کارت کات چونکی تشتێکی هەی چێت بیت برادەیەکا دیر ئەم بیاسایت باوەڕیە ناسکەین یاسا تشتەکە کول هەمان ڕێکارت کەتوت هەر دەمێکیدا وەک هێزا ڕاکێشانێ بیاسا تێتە دانان یاسا هێزا ڕاکێشانێ ئەڤەژی وەسا دیار کات کود هەر دەمەکیدا نەک جاروبارە بەڵێ هەر جارەکە ئەس تشتێکی پاڤێژمەت هەواییدا دێ بەرەف عەردی بە هێتە خار ئەفجا هەندێک یاسایەن تایبەت هەنە بوو باوەڕیە و مەبەستا من پێ ئەوە هەندێک ڕێکین تایبەت هەنەش بوو چەوانیە کارکردنە باوەڕیە و هەروەسا هەندێک ڕوولێندی هەنە بوو کاڕی خستناوی ئەفجال دەمێتە باوەڕی هەبیت بێژە من باوەڕی هەیە تو نەشەی چ تشتێش خودێ وەربگری هەتا تو باوەڕیە پێنەئینی دێ تشتێکی باش بیت کە تو دەمەکەی بچی لڤیز پێدێ تەرخان بکەی دا تو ببینی هەکە تووی تشتێتکەی ئەوێ پێدوی ئەمدگەل باوەڕیە خوددا بکەین کە هەکە ئەموی باوەڕیە بڕێکەکێ بکاردینین کو باوەڕیە مە بکەتە باوەڕیە وە بەرهێنەر و کاریگەر ڕەنگە ئەف تشتە بۆ ئێکش هەوا باش بوو نوکەدا بچینە فلیمۆن ئێک ئاەتا 22 پۆلس بۆ فلیمۆنت نویسیت بەحسێ وێ عەبدیت کات ئەوێ بۆ ئەنسیمۆس تێتەن یاسین بڕاستی ئەول دەمەکەش فلیمۆن ڕەوی بوو پۆلس فێکەفت بوو کرد بۆ کوڕی خۆیەک یانی نوکەت ویا کەوی بۆ فلیمۆنی بزڤڕینیت بە وێت ویا پشتڕاست بێت کە فلیمۆن دێ پێش خواحاڵیێ بە پێشوازی ئەوی کات وی سزانادە چونکی ئەو دەمەکیژی ڕەوی بوو ئەڤەت مینیش هەمی بەحسێوێ چەندێت کات بەلێ پاشی پاولس گوت تشتێکی دی ئەف تشتە گەلێک گرنگە پاولس زیندانێڤە بوو دەمێ ئەف نامە نویسای وچی هزر نەبوون کو کەنگی دێش زیندانی تێتە دەر بەلێ ئەوی فلیمۆنت نویسا و ئاەتا 22 بێژیت گەل vê چەندێ بوو من جەهەکی پەیداکە چونکی من vêt ئەس چاپەکێ بدەمە نویژین ئەفجا گەلی گەنجە ئەم تشتێکی گەلێک گرنگ vêرێت بینین جارە ئێکێ گوتینوکە من باوەڕیە هەیە و هەکەوەن vêژ بوو من کرن ئەس جیندانی دەرکەوم ئەس دەشێم ئێم و سەرا لوا بدەم وی باوەڕی بهێزان vêژێ هەبوو ئەوی باوەڕی هەبوو کو دەمێ ئەون vêژێ بۆ خۆ بکات یان کەسێندی بوو بکەن ئەوە دێ دەرگەهی زیندانی بووە کە تو ڕزگار بیت vêژێ نەکە هەگەن vêژاتە بێ باوەڕی بیت دەمێن vêژێت کەی بلاتە باوەڕیەکە ئاسایی و باوەڕیەکە زارۆکینی هەبیت ژمارە ئێک و خودێ گول دەنگێتە هەیە ژمارە 2 یا خودێ دەوێت تشتی دەت کوژێت خازی یانجی هەکە ئەو تشتێت توت خازی بوو تە خراپ بیت خودێ دێت تشتێکی باشتر دەتەتا ئامێن پاشی وی گوتی ژوورێکی بۆ من ئامادەکەن و لە هیڤیا هاتنا من بن نوکە من دوێت بووە بەحسێ هێزا ئومێدیە بکەم چونکی باوەڕی پێدویە کاریگەریە خوا هەبیت دگەل شیانە چاوەڕێ کرنێ پۆلس گوت بۆ من وێژێ بکەن ئەس باوەڕم کو دێش vêrێ دەرکەوم دێ ئێم سەراوە بدەم ئەفجا تو دشەی بچی و دەست بە ئامادەکردنە ژوورەکەی بۆ من بکەی دێ باشە ئەرێ ئێکش هەوا vêt بینیت ئەفجا دشەی توژی بچی و دەست بە ئامادەکردنە ژوورەکەی بۆ من بکەی چونکی ئەو گەلێک ژهاتنە خۆش پشت ڕاست بوو ئەم بێژنە ژنکە بحاڵ ئەو لە بەردایک بوونەیە چونکی هەنزاونن دەمێ ژنێک بحاڵ بیت دەچەوا بیت دە باشە دەمێت تو بحاڵ بیش بەر حەزاتە دەمێش بەر ئارمانجێک جیانەتەدا بحاڵ بی ژبەر خەونەتە کوژی قەیدیێت خۆ ڕزگارکەی یانژی تو بحاڵ بیش بەر خەونەتە کو تشتێکێ بۆ خودێ بکەی یان هەرژبەر چ بیت ماڵەکە بڕێک و پێک دەست بەبینی یانژی چاوەڕەیە ژیانەکە هەفژینیە سەخلەم و هەر تشتێک بیت پێدویە تشتێک بیت کو تو پێ ڕازی بی بەلێ پێدویە تو خولێ بگری ئامین ئومێد بوون گەلێک ژە خەڵکی خول هێڤیا چ تشتا ناگرن و ژبەر هەندێ چ تشت دەستڤەوان نائینیت گەلێک ژە خەڵکێ بجوورێکی هەیە دە باشە ئەم دێ بێهنە خۆ فراکەین چاوەڕێ بین کات چ چێت بیت هەڵوێست ئەس چ جارەت گەل vê چەندێ ناژیم چ جارەت گەل هەڵوێستێ نەژی دێ باشە ئەس دێ بتنێ چاوەڕیە ڕووداوەکەم تو چ جارە نزانی کە خودێ دێ چ کات تو نشی پێشبینیە گەلێکی بکەی دە ئێشعیا چاپتەرێ سیێ ئاەتە 18 مێزگینیەکە مەزن هەیە کو بەری چەند ساڵەکە هاتبوو بەردەستی من دە جەوهەری ئینجیلدا کود ئێشعیا سیێ 18 دبێژیت ژبەر هەندێ خودێ خود گریت دا بهنە خۆل فرەه کات ژبەر هەندێ ڕادبیت دا ڕەحمێ بحالێمە بکات ئەڤەوەی چەندیت گەهێنیت کو خودێل دەلیڤەکیت گەڕیت دا باشیاوی ببینین تو دبینی خودێ براستی بهنە خۆ فرەهت کات واتای پەیڤە بێن فرەهیە ئومێدی چاوەڕێ کرن ئارەزوو بوون دادگەلتەدا بڕەحم بیت
جبر هندي أو خديت برزایەتیە دا تهێلیت کودبێت ئەو ڕەحمێ بحاڵێتە ببەت و دلۆڤانیە خۆنیشاتە دەبدات چونکی خودێ خدایە دادبەریەیە بەرەکات دڵخۆشی بەختەوەری دا حەسیدیە بتە ببەن بۆ هەمی ئەوێن هێڤێت مینن ئەوێن پێشبێنیە و چاوەڕوانیە و ئارەزوو یاویتکەن هەروەسا و هەروەسا ئەفجە ساکاریاڤێ چەندێڤەیە هەکە تەشبیر کردبیت کو خودێل سەرتەختێوی خۆڵ ئاسمانێ ڕینیشتیە تەماشەت کات چاوەڕوانە پێشبێنیامەت کات کەسێکیت گەڕێت کو پشت دلۆڤانیە خۆت گەلدا بکاربینیت بەلێ ئەو بتنێ دێتگەلوی کەسێ دلۆڤانی بێت ئەوێ خۆل هێڤیاویت گریت چاوەڕیاویت کات ئارەزوو پێشبینیاویت کات داکوت گەلیێت دلۆڤان بیت نوکە هەکە تۆ بشێ هزرا خۆ تشتێکی بکەی کو بشێ ژیانەتە هەمی بووتە بگەهۆڕیت پێی لە ئەس بێژم تا کا ئومێداتە چییە تشتێکی مەستر شکو ڕابردوویەتە هەبوو گرفتن مەستر نائومێدی تو پێشبینیت کەی کو ji karê خۆ ببیە ئێخستن چونکی تە گولێ بوو کو دێ ڕاگرتنە کارێ هەبیت دێ باشە ئەفجا چێ خۆ هەکە توش کارکەتی بە ئومێد بە کو خودێ دێ کارێکی باشتر دەتە تا ژەیە کو تە ژ دەستدای ئەفجە نەراوەستە هەتا دێگەهەیە ڕهێن ئاریشێ نوکە پێشبینی بکەن دگەل vê چەندێ پێ لە ئەس بێژم کو پێدڤیە تو ئومێدا خۆ بژی دەمێ کو تژی ئومێد بی سەر ئومێدێت خۆ پاغڤە نەبێژن کاوە چ بدەست بە ئینایە بێ زەحمەت ئێکشوە دەستێ خۆ بدانیتە سەر و بگریت مەزموور 27:14 مەزموور 27:14 خۆل خودێ بگرە بلا دلێ تە بەهێز بیت و خۆل هێڤیا خودێ بگرە بەلێ چاوەڕێ بکە و بهێڤیە و بئومێد بە هەن هەمی بێژن ئەس بئومێدم نوکە مەگەلێک بەحسی ئێشعیا 41 کرد دەمێ ئەس تخینم من هەمی دێ ناسکەن خەلک هەردەم دەستا قوتن دەمێ تو ئینجیلا پیرۆز تخینی ئەوێن هێڤیا خودێت مینن شیانن وان نی دێ بنەڤە و باڵێن خۆ وەک هەڵوا بلندکەن گار دەدەن و بەلێ ناوەستن بڕێڤەچن و بێهێژ نابن پێدڤیە ئەم هزرا خۆ بکەین کو ئەف چەندە وەک هەکە تە پەیڤال خۆ گرتن خاند تگەهێشتی زمانی خۆی بنەڕدیا هەکە تە بەرخودایێ کتێبە پیرۆز ئەڤا کو زمانێ بنیچەیی مەزند کات بێژیت ئەڤێت کو خۆت گرن ئەوێن چاوەڕێت بن ئارەزوو هەبیت و ئومێد خودێ هەبیت دماوێ خۆگرتن خودێ چێت بیت تو چ تشتێ بەرچاو نەکەی چونکی چێت بیت بارودۆخەک ژیانە تەدا هەبێت کو تو نەشێ چارەسەرکەی ژبەر هەندێ ئەند هەندە جاران بێژین پێدڤیە تو خۆل هیڤیا خودێ بگری بەلێ ئەو چاوەڕێکردنا خۆ هەکە تو نەیە پەید بی دو چارەسەرکردنا ئاریشە خۆ تو گەلێکێ چالاکی ژلایە گیانیڤە چ جارە ژلایەنی گیانیڤە سەلبی نەبە گەلێک ژلایە گیانیڤە چالاک و ژ بوو پێشبینی کردنێ خودێ ئەزیل هیڤیا پێشکەفتنەکە مەزنم چێت بیت ئەڤڕووکە ئەو ڕۆژە بیت تو دشەی ئاشۆپیە خۆشی بکاربینی من نەفێت ئەزیل vêrê بمە کەسەکە بێعاقڵ یان ژی سیر ئەس جۆرێک کۆنتڕۆلکردنا مێشکش دەست دەم تزراتە ئەو چ تشتە کو چێت بیت تو ئاشۆپیە بۆ بکاربینی ئەرێ پێدڤیە ئەم پتنێ بۆ بیرکردنا هەمی وان تشتێت مەزن بکاربینین کو جیانامەدا چێبوون و هەمی تشتێت خراپ بۆچی ئەس نەشێن چاوێت خۆ بوو دەقەکەی بگرم و بێژم خودێ ئەس دێ بوو دەقەکەی خەونەکەی vêrê ببینم دێوەسا هەزرکەم کو ژیانە من دێوەسا بیت دەمێ دەستکەفتنێک تێت چونکی ئەس زانم ئەو یا بڕێڤەیە ئامین ئەفجا باوەڕیژ ئومێدات تژیە ژمارە 2 پێدڤیە ئەم تێ بگەهین کو بتنێ باوەڕی دشێت خودێ ڕازی کات عیبرانیین 11:6 تشتەکەی گەلێک دیرا کو خودێش بێ باوەڕە ڕازی بیت ئەvê خۆ نزیکێ خودێ بکات پێدڤیە باوەڕی بەهەبوو ناوی هەبیت من بڕاستی پتر 8 دوێ کرد ئەوان کەسە خەڵات کات ئەvên پڕەنجڤن لوێت گەڕن نوکە خودێ نەوێت تو بتنێ باوەڕیە بەهەبوو ناوی ببینی بەڵکی vێت تو بباوەڕ بی و هەکە تە پەیواوی خاندول تەل خودێ گەڕیا و تەنڤێژ لەسەر یاسایەکە بڕێک کرد و پێگری بخودێدا وەسا تو پێشبینیە خەڵاتەکیت کەی چونکی هەکە تە خزمەتە خودێت کرد ڕۆژا دەیندانێ هەردێ ئێتن ئامین هەر وەک تو هێڤیا ڕۆژا دەیندانێل ئەینیە دەمینێ یانژی هەفتیە جارێکی یان دوو جارە هەیڤێ دوو جارە یان هەیڤێ جارێکی یان هەردەمەکە تو دەینی خود دەی ئەم چاوەڕیە وێ ڕۆژا دەیندانێت بین پێدڤیە ئەم پێشبینیە خەڵاتەکیژی خودێ بکەین چونکی هەکە تەلسەرپەیڤە خەڵات خاند خودێت ئنجیلدا گەرەک جارە سوزا دایک و هەکەمە تشتێ درست کرد هەڵبژارتنامایە جێهێ خۆدا بیت
ئەم دێ ژیانە خۆدا هێنە خڵاتکردن گەلێک هەوە چێت بی دل دەمێ چاندنێ بن ژیانە خۆدا دێ باشە دەمێ چاندنێ و دەمێ کوڵانێ نەئێکە جوتیار چجارە چاندنێ ناکات هەکەوی بەرهەمهێنان نەکرێتە هزرا خۆدا ئەو تووفیت چینیت چونکی ئەو پێشبینیە تشتێکیت کات ئەو ناچێ بیت کەڤرا بکولیت و تووفیل لێ بچینیت و وێ باخچێ ئاو دەدەت و هزرا بکات دێ باشە ئەم دێ ئەز نزانم ئەو پێشبینیە بەرهەمیت کات و پێدویە ئەو توف چاندنە بئومێد بکەین ژبەر هەندێ خۆ هەکەمە چ نەدا چجارە چێ نەبێت کو ئەم بشێوەیەکی دارایی بدەینە مەملەکەتە خودێ بتەنێ داک و تشتێکی وەرگرین ئەز هێزر ناکەم کو ئەڤە پاڵدەرێکی باش بیت بۆ پێشکەشکردنێ ئەس دەبێژم پێدویە مرۆڤ بدەت داک و ببەرەکەت بکەویت و حەمدە خودێ بکات بەلێ پێدویە ئەم بەردەوام چاندنێ بکەین گەلوێ ئومێدێ کو ئەم باوەڕیە خۆ ببینین دەرکەوین ئەڤەژ چنکی ئەزادێ بمە کەسەکە گوهدار کو ئەز بێ چەندێ بکەم ئەوە خودێ ژ من دەخواست کردی ژبەر هەندێ ئەز دشم ژێ پشت ڕاست بم کو ئەز دێ هەمی پێدویت خوب دەست بە ئینم دیف دەوڵەمەندیاوی بگەورایەتیەک بخینە عیسای مەسیح تو ئەڤە بتنێ ژێریەکە پساناهیە چونکی تو بوو پاشە ڕۆژە خودت چینی بێ باوەری گەلک دیرە خودێ ڕازی بکات کارێتمە ئەڤین بباوەڕیە نەهێنەکردن خودێ ڕازی ناکەن بەلێ بتنێ ئەو تشتەیە ئەڤی بباوەڕیە تێتەکردن چونکی ئەم ژنیڤە دلێخوا باوەڕ دکەین کو خودێژمە داخوازی کریە ئەم بکەین تنێ ئەو تشتی ئەم بباوەڕیە دکەین و دەمێ ئەم مەزنیە دەینە ناوێوی ئەف چەندەوی ڕازی دکات ڕۆما 14:23 هەر تشتێکیش باوەڕیە نەبیت ئەو گوناهکاریە نوکە گەلی گەنجە هەکە تو ڕوونشتی و تەپیچەک هزرێن خۆ تێداکردن هوو دێ ئەف چەندە خولسەرتە داگریت هەر چ بیت هەر تشتێکی ئەسکەم بباوەڕیە نەبیت ئەو گوناهە بێ ئارامی گوناهە ترس گوناهە چەند جە هەوەش لایە باوەڕیڤە بگازەندەنە ئەفجاوەسە دیارە و گازندە نەبتنی ئەو گوناهە ژبەر هەندێک دیڤیاساین بنەڕەتدا پێدویە ئەم بێژین سوپاس بووتە عیسای مەسیح چونکی تەلێبۆرین هەمی گوناهێن من کردن ئەز بتەمامەتی هاتمە پاقشکردن بخینای عیسای مەسیح تۆ دزانی تەمەنی من 18 ساڵان بوو دەمێ من بۆ جارە ئێکێشی کردی من ڕێکێک قوڵاییە دلێ خودیت کو ئەو ژی خەڵەتیەک بوو بەلێ چونکی ئەس تووشی داوین پیسی بووم ژلایە بابێ خوڤە من وەسە هەزر کرد کو چ جارە کەس حەج من ناکات ژبەر هەندێ ئەز ڕازی بووم بئێکەمین دەرڤەت هاتیە بەردەستێ من ئەز گەلێک هزرا خەڵکی دکەم کو ئەوی وێ چەندێ بکەن ئەو گەلێک دبێزارن ترسن کووانە کەس نەبیت یانژی ئەوی هەوڵ دەدەن هەستی ئێکانەیە خۆڕزگار بن و هۆسا ئەوێ تشتی دکەن ئەوی کو ئارامیە تێدا نابینن و پاشی ئەو دێبینە ئازاردان بۆ گەلک ساڵە وێ تشتی نەکە هەکەتە ئارامی تێدا نەدیت هەکە تو نەشی وێ تشتی بکەی ئەوێ تو بباوەڕیە دکەی وێ تشتی نەکە نەهێ لە هەواڵێن تا ببنە پاڵدەر بۆ کردناوی کاری ئەوێ تو زانی کو پێدویە تو نەکەی هەکەتە هەز بڕەحەتیە نەکرد کو بچی و فیلمەکەی ببینی من شولە پێنینە هەکە هەمی کەس و کارن تە بچن چێ نابیت تو بکەی چونکی هەکە تا بباوەڕیە نەکرد بەلێ دێ باشە هەند پیچێک دوێدا بێدەنگمان ئەس نزانم هەند چ حەز دکەن بەلێ ئەس حەجوی جۆرێ تشتا دکەم من دوێت کو خودێ تاقیکردنا بن بکات ئەس حەجوی چەندێت کەم دەمێ خودێ من ڕاست دەکات یا من سزا دەدات ئەس حەجوی ڕاستیە ناکەم کو من تشتێکی خەڵەت کردبیت بەلێ ئەس گەلێک کەیف خۆشم کو ئەس دشم دروستکردنێش خودێ وەرگرم من چ جارە تاوانبار نەکریە ئەس بتنێ پێ خۆشحاڵم ڕامانە من ئەوە ئەس سوپاسیە خودێت کەم دە هەردەمەکە من تاوانبار دکات هەندێک جارە ئەس سوپاسیاویت کەم پتر ژکو ئەس حەست کەم ڕۆژێک هەفتیا بۆریدا من هەمی بسوپاسی کردناوی ڤەبووراند ئەس وەسابووم تۆ زانی سوپاس بووتە خودێ چونکی تە ئەو چەندە نیشامندا ولدوما هەیە ڕۆژێ ئەزا دڵخۆش بووم کو دەم هات ئەس بچمە سەر نەڤین خۆش یەترسا کو تشتەکەی دی نیشامن بدات سوپاسی کردنا خودێ نەوەسایە بەلێ بزانە کە چاوا پێت ویە تو یێ بکەیت بی کو تەوێ جۆرێ هاوڕێیەتیە هەیە گەل پاچایە و سەیدایە ئەو هەندە حەشتت کرد کو چ جارە تە نەهێلیتە ناوێ ئاژاوای کو تێدای من حەجێ کرد ژبەر هەندێ هەکە ئەس بجۆرەکەی مای خۆت کاروبارێن وەدات کەم و دبێژم هەر تشتەکەی تو بباوەڕیە نەکەی ئەو دەبیتە گوناه ئەو جەیە کەیف خۆش بە
هەر تشتێک جوورەکەی بێڕەحەتیە دەمتا پەیدا بکات دەمێ ڕوونیشتناتە سەر کورسیەکە دەبێت تشتێک بیت و تو پێدویە بی. ژمارە 3 پێدویە باوەری لەسەر پەیڤێ هاتبیتە دانان. ji hemiya girngtir. ول dest pêkê me bawerî bi Xwedê heye. Encîla pîroz dibêjît. Bawerî bi Xwedê bîne. Min berî nûke gotibû ku me hemiya bawerî heye. Nav dê her kesekî iradeyek ji baweriyê heye. Nûke pêlin ez bêjim. Tu çi digel baweriyê dikey? Ew bi timamî bû te dizıvrît. Tu dişê baweriyê bikeye dilê xwe de. Ew çenda kar nakat belê heke te bû hindek sala hewl da û bi tenê karekê nexweş bû berdewam be. Tu dişê baweriya xwe bi xelkî bînî. Ez nabêjim ku pêdviya me baweriyê bi xelkî nebît. Belê ez dişêm bêjim ku xelek dê te bêûmêd û şermezar ken. Me ew twana nîne ku em êk û dû bêûmêd nekeyn. Çunkî em nettemamîn. Ji ber hindê ew baweriya bo Xwedê bi tenê tête dan nede kesekî dî. Tu dişê baweriyê bi xelkî bînî belê gelek dîr neçî. Çunkî ew demê tu sêr kesekî dikey, hizir dikey, tu çi cara min naîşînî. Nûke tu yê arîşekî day. Baweriya xwe nedane ser sîstemê cîhanê. Piştras be ku tu piştbestinê bi Xwedê bikey. Piştbestinê bi Xwedê bike. Welatê me pêşkeftineka mezin bi xwe vedî. Çunkî jin û mêrên li vêrê amade bûn piştbestinê bi Xwedê dikin. Li warê me pêdviya em xwe bizivrîn û piştbestinê bi Xwedê bikeyn. Ramyarî bo Xwedê tiştekî bitirsa. باورî divêt bête binyatkirin. Berî her tiştekî. Baweriya xwe bi Xwedê bîne çêdibît te karekî baş hebît û dibêt her heftiyekê de şîka pareyê bidin te. Heke ez jî netebam, min bi tenê pişta xwe bûyî karî ve nedgirt bû çavderîkirina di emrê û mayê din jiyana min de. Piştbestinê bi Xwedê bike. Çêdibît heke tu pêdivî parekî pitir bî, belê tu pêşkeftinekê dikarî de nebînî, wekî tu hez dikey. Xulwana tu re neke, piştbestina xwe bi Xwedê bike. Gelek cara em seyrî jê derên xelet dikeyn. دا کو چاودێریە me bikin. Wiya pêdivî ewa ku her dem çavarên Xwedê bîn. Heke te daxwaz Xwedê kir. Xwedê viya ku kompanî mûçeya te zêde ken, da ku pêdawîstiyên te têr ket. Ew dê vê çendê birêka xwe ket. Belê heke wî viya dê hindek rêkên dî peyda ket, nûkel demê te baweriya xwe pêîna, te dergehekê mezin ji derve te bû rêkê Xwedê vekirin. Da te bereket dat. Wegul min heye, hindek ji hewe çavariya jê derekê dikin. Tu çavdêriya karê xwe dikey. پێدویە تو نەسەحکەیە کاری خۆ. پێدویە تو چاوەڕێیە خودێ بکەی. خودێ بۆ من نەخەمە هەکە کەسێک چ تشتانەت دەتە من. هەکە تە بڕیاردە کو تشتێکی بدەیە من، ئەوجا دێ من هەبیت. وەگوڵ من هەیە، ئەس دێڤێ چەندێ دووبارەکەم. پێدویە تو بێژیە خودێ. بۆ من نەخەمە هەکە کەسێک چ تشتانەدەت من. هەکە تە بڤێت من تشتێک هەبیت، چ شەیتان جەهەنەمێ و چ کەسێک لەسەر عاردی نەشێت وەل من بکات کو ئەس وێ تشتێ نەوەرگرم. ئامین. ئەفجە پێدویە باوەری بێتە بینیاتکردن. دەست پێکێ لەسەر خودێ، باوەری بخودێ، باوەری بخودێ ئینان. باشزانینە پەیڤە خودێ بەسە کو تو سوزێن خودێ بزانی و باوەریا خۆ بسوزێت خودێ بینی. نوکە ئەس باوەڕ ناکەم کو هەر دەمەکە تو نوێژێ دکەی، تو نەشێ چ جارە نوێژێ بۆ چ تشتێ بکەی. هەکە تە ئەنجیل و ئایەت بوو نەدیتن. بەلێ بهێزرا من کو ئەو ژە ژیریە هەیە هەکە تە نوێژن خۆ بپەیڤن خودێ پڕکردن. نوێژن بپەیڤێ بکە. نوێژە پەیڤێ بکە بۆ خودێ. بیرە خودێ بینە. پێغەمبەرێن دی وەت کردن. وانە بیرە خودێت ئینا کاوی چی گوتیە وان پێدویە تو بێژی. خودێ تەسوز دابوو من کو تو هەمی پێدویەت من پڕ بکەی و ئەزێ چاوەڕێمە کو تو وێ چەندێ بکەی. سوپاس بووتە. تەسوزدا خودێ کو هەکە من بچیکێت خۆ فێری ڕێکەکی کردن پێدویە ئەو سەروێ ڕێکێ بمینن دەمێ مەزن بن. ئەو ژی دەرناکەون. ژبەر هەندێ خۆ هەکە نوکە ئەول کیڤە بن خودێ ئەس باوەڕ دکەم ئەو دێ زڤڕنەوە. ئەف بەرنامە نەهاتێ سپۆنسەرکردن بە پشتگیریە هەواڵ و هەفپشک و وەزارەتên جۆیس مەیر.